فڕێدانی زەبڵ و خاشاک لە نزیک شوێنی نیشتەجێبوون و نەبوونی ڕیسایکلین هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕینی نیگەران کردووە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بەشێک لە چالاکوانان و هاوڵاتیانی حاجیاواش نیگەرانی و تووڕەیی خۆیان بە گرتبوونەوەیەک دەربڕی بەهۆی فرێدان و هێنانی زەبڵ و خاشاک بۆ نزیک شوێنی نیشتەجێبوون. مەسەلەی ڕیسایکلین بابەتێکە کە پەیوەندی بە حکوومەت خۆیەوە هەیە بە جددی یەکێکە لە مافە تەندروستیەکانی هاوڵاتیان کە دەبێت ڕەچاوی بکە. چەندین ساڵە یعنی چۆن بڵێ داوا دەکرێت چالاکوانان خەڵک هاوڵاتی داوای دروستکردنی کارگەیەکی ڕیسایکلین دەکەن بۆی لەو مەترسیانە ڕزگارمان بێ و لەو گرفت و فشارانە ڕزگارمان بەڵام تا ئێستا وەڵامی کەس نەدراوەتەوە. ئێمە داوا دەکەین کە شارەکەمان پیس نەبێ بە بۆگەن و بەیانیان کە هەڵدەستین و دووکەڵ و نەخۆشی و هەزار دەرد و ئەوەی پێوەیە بەو پیسەی بۆ لەوێ بابی بەنەستەری چای وەڕش نەکەر ژینگەی پیس دەکات بەڵکو دەیانەوێت لە بینمان بەرن. ئارێ وەڵام پڕ بەدڵ ناڕازم. جێگیری بەڕێوەبەری شارەوانیەکانی ڕاپەڕین دەڵێت لە ساڵی 2018 زەوی و بودجەش دابین کرا بۆ دروستکردنی ڕیسایکلین، بەڵام بەهۆی ناڕەزایەتی گوندەکانی سنووری بانوەقەل لە دیاریکردنی شوێنەکە کارەکە ڕاگیرە. دەژڵێت ئێستا لە هەوڵدان بۆ دووبارە وەرگرتنی ڕەزامەندی و دروستکردنی پرۆژەکە. بودجێ پێویستیش بۆ ئەو پرۆژەیە دابینکرا و زەویش دابینکرا لە ناوچەی بانوەخەل، بەڵام بەهۆی ناڕزایی خەڵکانی بەشێک لە گوندەکانی دەوروبەری شوێنەکە کارەکە ڕاگیرا و دیزایانی تەواو و هەموو ئامادەکاریەکی شوێنەکەش کراوە. بەداخەوە کارەکە ڕاگیرا. ئێستا لە هەوڵداین بۆ دووبارە وەرگرتنەوەی ڕەزامەندی پارەکە هەتا ئێستاش لەسەر حسابی بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی ڕاپەڕین ماوە. ئێمە لە هەوڵداین دووبارە ڕەزامەندی وەربگرینەوە بۆی کە پرۆژەکە دەست پێ بکەینەوە و دووبارە زیندوی بکەینەوە. لە تەواوی سنووری ئیدارەی ڕاپەڕین هیچ کارگەیەکی ڕیسایکلین بوونی نییە و ڕۆژانە ئەو زەبڵ و خاشاکەی کۆ دەکرێتەوە لە چەند شوێنێک کە نزیک شوێنی نیشتەجێبوونن فرێ دەدرێت. هاوڵاتیانیش پێیان وایە لایەنە پەیوەندیدارەکان خەمساردن و گوێ بە تەندروستی هاوڵاتیان نادن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.